هاوڕێیان و کەتان باش هیوادارین کاتەچی باشتان ئەوڕۆ و چەند ڕۆژەی ڕابردوو لەگەڵ ڕەمەزان بردبێت سەر خێربێن بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سا دەست پێ دەکەین هەندە قسە و باس بەخێربێن وەرن کۆمەڵێک خەواڵ سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەتان لە برادەر دێ زائیدەن ئەوەش ئەرێوە هەواڵێکیان بە مندا لەسەر شێخ جەعفەر لەو ڕۆژانە ناو فەرماندەیی هێزی پێشمەرگە یانی هەفتە باوا بڵێ دوێنی زۆر ئاست بە وتی و پیاوەک نییە لەو سلێمانی یارە بە خۆشی خۆی پێ پیاو نییە ئەو جوود برایە قۆندەرە بڕوا بکە بە پاڤێل و قوبادی واگوتیە کاک پاڤێل بدبینم تاقیب کە لە بەرچاوی دە کەس و 15 کەس ئەو قسەی کردیە ئەگەر هەڵە بووم نازان بڵێم چ ینی ئەو قسەی کردیە شێخ جەعفەر دوێنی زۆر ئازنزمی بەتوو بە ئەوە دەوەخت خۆشی یاڕێیان 2005 شێخ جەعفەر کاتێک کە گروپی ئەوە پەیدا ببوون ئیمزا تووڕە بوو لە ماڵی کۆسرەت گوتبی ئەگە مەجالم بدەن بڕوا بکە ئەو شێخ جەعفەرە ئەو مەشهورە دەیان سەرکردە هەیە گوتبی بەس مەجالم بدەن دەچم بە پەت جەلال تاالبانی دەبەمە بەردەرچی سەرای هەڵدەواسم ئەوە شێخ جەعفەر وەڵا ئەو ڕۆژ ئەو ڕۆی دوێنێ کەنجینێ لەسەر ئەوەی قسە کردیە پاڤێل و قوبات گوتی پیاوە شتێدا نییە ئەوە ئاوڕیان ئەوە شەوکات پاڤێل و لە وا پەلەبزەیش دە مەقاڵەیان بۆ دوای ئەو شکستەیان لە دادگای بەغدا لە دادگای بەغدا ئیتر دە مەقاڵەیەکی زۆریان بووە دوای ئەویشتانەوە باز دەکەین ئاوڕێیان ئەزەم بلۆ لای من لایڤەکە دەرناچی لایڤەکە دەرناچی ئەوە ئێستا دەرچوو بەخێر بێن یەک دەقەی تر ئێستا دەست پێ دەکەین ڕەمەزانە بۆیە تەخیر دەکەن هاوڕێیان بەو ڕەمەزانەی ئەزانم زۆر بەتان دوای ئەو شەوە ئەوانە دێنەوە خەت ئێستا دەست بە دوور ئاوڕێیان وەزعی ئەردۆغان گەلە خراپە بڕوا بکە 26 لۆ کورتاتیە ئەردۆغان لە ناو تورکیا ئەگەری هەر بەدەستی تورکەکان لە ناو بچیت ئێستا بۆتان باز دەکەین هاوکات ئەحمەد جۆڵانیش محەممەد جۆڵانی ئەویش ڕەوشی زۆر خراپە دەخوا بەخێر بێن هاوڕێیان بەر لەوە بچمە سەر ئەوە دەمە یەک دوو نمونە لەو پارتی بینمەوە لۆ ئاوا بینمەوە تاعەن ئاوا ڕوودا و هەچەندە ڕوودا و قسە کراوەتریشە کوردستان بیسار کوردستان تێڤێ هەموو پەیج و میدیاکانی سێبەری پارتی وێچێتی تەحەدایان دەکەم یەک ڕوودا و بتوانن بجوڵێنن یەک ڕوودا و بجوڵێنن لۆ لەبەر ئەوەی ڕاستە ئەوان هەزاران کادیر و ئەندام و پارەی خەیاڵ و پێشکەوتوترین جیهازیان لە دەستە ئی پارتی وێچێتی کەناڵیەش کورساتیش قەت دیوتانت پیان توانی بەن یەک عەدەس بخەنە ناو کۆمەلگا ناو سۆسیال میدیا خەڵک بکەویتە دویان نیانە ناتوان لۆ یەک سەبەبی زۆر بەسیتە ئەوەندە قێزەوەن بوونە ئەوەندە مزداقیەتی ئەوەندە بێ مزداقیەتن لەبەر ئەوەی خەڵک لە چاوی پارتی وێچێتی دەزانی ئەو بە پارەی دزراوە لەبەر ئەوەی دەزانیتن ئەوانە سەر بە پارتی وێچێتینە تەحەدایان دەکەم کە بتوان یەک حەدەس دروستکەن بەس لەو سۆسیال میدیایی دە کەس خڕبتەوە لە پەیجەکان دۆستێک بجوڵێنی دەیتوانی بکاتە بابەتی ناو سۆسیال میدیا و میدیای کوردی نقطەکە زۆر بەسیتە
سقە هەیە بە ئێمەمانان سقە نیە بە هەموو ئەو پارە و ئەو کادیر و ئەو هەموو تێڤێ و کە دەست هەموو ماڵەکی خەڵک هەر فشیان پێ دەکا یعنی قسەک ئەم چەند جارە لەمە بەرگوتم کادیرێکی پارتی وتی قادران گۆ درۆژ بکەن خەڵک بڕواتان پێ دەکا پارتیەکێت ڕاستش بکەن کەس بڕوای پێ ناکە لەو ڕوانگەوە پارتی هەوڵیدا قەزیەی نانەکەی مەسعود بارزانی بە هەموو شێوەیەک بە ناوی دین هات گەمەی دینی دروست کرد هەوراز گوڵپی وەڵی شاه و ئەمین وتیتی قسەیەکی کردیە گوتی قوبات لە ئەڵڵا ئەوە ترەچیە هەموو دم بکەچی لێدا یەک هەفتەیە ئاوا میدیا بە تەوەری دینش کە تەوەرەی زۆر هەستیارە ئەو هەموو مەلای پێ 6,000 مەلا ئەڵێن زۆربیان لە جومعی قسەیان کرد ناتوانین بیکەنە ناو ئەدەس بەجددی ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورەیە لە بۆ هەموو دەنگە ئازادەکان کورە برا ڕۆ بە ئیجباری ئەو هەموو مەلایە مەسە تەوەری دین کە تەوەرەی زۆر هەستیارە هەوڵیاندا هەتتا برا مسلمانەکانیش نهاتنە پشتیان نهاتنە پشتیان یعنی کۆمەڵێک لە مەلای مرتەزیقەی خۆیان هاتن ناهینە نایان هینە پێیان نهات پێیان ناکرێتە ناودەمە مرد هەموو ئاماجەگەشان بەشی هەرە گەورە ئەوە بوو ئەو مەسەلەی ئەو نانە سپڕ لە سوکاتەی مەسعود بارزانی کە تو وەرە مەعاش نادەی بڵێ وەڵا خێرت پێ دەکەم بە چ پارەیەکیش قابلە بە پارەی باوکی بی قابل ئەحمەد ئیسماعیل و فاروقی مەلا مستەفا بی مەسەلەن بە کاسبی خۆیان پەیدایان کردبی هەر بە پارەی میلەتە بەنمونە ینی بزنسیش نین بڵێن تاریخەکی کۆنیان هەیە لە بزنس بوون ئەوەشیان نییە کاچی خۆم ئەوزە پێیان نەکرا هەموو ئاماندیشیان ئەوە بوو ئەو نانەی لەبیر خەڵک بنەوە کەسی بزان نانەکە بوویتە چ بابەتەکی گەرما و گەرم ئەلێرەدا پارتیوەچێتی زۆر بچووکن نەچاو هەر هەمومان هەموو ئەو دەنگانەی ناو سۆسیال میدیا خەڵک سیقەی بە سۆسیال میدیا هەیە خەڵک سیقەی بەوان نییە ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورەی هاوڕێیان ئەوە خاڵشکێ دوو هاوڕێیان ڕۆژنامەنووس ماوە دەگیرێن ینی بەڕاستیە مختخۆی هەرچی پارتیوەچێتی بگیری بیگرت بەیەتەمان کرد تەهۆڵمان لێدا ئازادی دەمان کردە گیڤارە کاکە بەڕاستی ئەمن لە مەودووە ساڵوێسە دەکەم لەسەر چ دۆستێک دەگیرێ هەچەنە من دوێنێ لە سەفەراتمەوە بەڕاستی یعنی بە دواتچون دەکەین کاکە خەڵک هەیە ڕۆژنامەنووسە ناکرێت ڕۆژنامەنووسە گیرا و ئەمە دەهۆڵی ئەرێ بزانی چی کردیە چی نەکردیە یعنی چ دۆستێکە ئەگەر نا پارتیوەچێت چیە خۆ من پێویست ناکە هەموو ڕۆژە بڵێن ئەها پارتی وا و یەکێتی وا وانیە یعنی خۆ هەڵوێستەکانی من دەبینین پێویست ناکە خەڵک هیچ قسە بکاتن ڕووداوەک دێ دەبێت قسەی لەسەر دەکەین بەس کاچ خۆم ئێمە ڕۆژنامەنووس و هەندێک چالاکوان بە شەرەفم برادەرێک هەیە وەخت خۆی دنیای خرا کرد وەڵا کاکەم تەلەفۆنم لە وەزیری ڕۆشنبیری کرد فەلەکە دینکاکەی کۆچ کرد بابە نەوە فەسڵ کردی ئەسە فکر کورۆی بابە وەڵا غیاباتیا بوو بالله غیاباتیا بوو وتی قادر نەداهاتە دەوام کردی دێ مەوقفیشە سەما یعنی قەزدم یعنی ئینسان دەبێ هەڵوێستە بکاتن بەڕاستی بەڕێزا من باسی کەس ناکەم بەس بەڕاستی گەمەی چیخوڕی زۆر دەکرێت ناو دنیای ڕۆژنامەگەری یعنی لە نێوان ئێمە و دەستگای هەواڵگریەکان داوەک هەیە یەک داو هەیە هەردوو لە من معلومات کۆ دەکەینەوە ئێمە فرێ دەدەین ئەوان دەیشارنەوە بەڵام هەردوو لە معلومات کۆ دەکەیەوە بەڵام ئێستا خەڵکانێک پەیدا بوونە ئەو داوایان نەهێشتە لە مەبەینی ڕۆژنامەنووسی و سیخوڕی هەمان ئەرک دەبینن لە بەشی ڕۆژنامەگەری ئەو شتێکی باش نییە بەڵام هەر کەسێک دەبێ بە یاسا بگیرێ نابێنیوە شەو بە سەریدا بدرێ یعنی بەڕاستی دەبێ مەهاجەی هەبێ بنەماڵەکانی بیبینن مادەکە ڕوون بێ ئەوانە واردە لە بەرامبەر داعشیش لە بەرامبەر هەر هەموو شتێک بەس هەرێکێک جیرا کاکە من یعنی زانیاریمان لۆ هاتیە کاکە باواز لەوە بین یەک نمونە بینی تو ویژدانتان 3 ڕۆژ لەمەوبەر 4 ڕۆژ لەمەوبەر من ئەوەی مزانیم وتیان دیبلۆمات مەگەزین وایە سەر بەخۆیە بڕۆم بزان چ راپۆرتەشی لەسەر ئەو ڕێباز حەملانە ساقیتەی کردیە کردی جێگەی ئەوە قائیدی نەتەوەیی لەسەر مووقفی کورد تخوا شەرم لە خۆتان ناکەی کاکێ من باپەر یعنی ڕێباز حەملان ئەو پیاوەیە بێ مووقف لەسەر معاش وەربگری فرێتاندا ناو سۆسیال میدیای ئەوە میدیای پارتی ئەبەو دەرەجە ئەوەی نەکرد یعنی بە جددیمە
لۆ دەکەن کاکە بە جددیمان پێویستمان بەربەوە نییە ڕەخنە لە پارتی وێچەتی بگرین لە میدیاکان ئەو میدیانەیت کەش کە بەرتیل دەدەن کە بەرتیل دەدەن یعنی بە جددی دەبی لێیان بدرێ من ناویان دەدەم لە ئایندەیەکی نزیکدا بزنسی دەکەن هەیانە بە پارە راپۆرت ڕادەگریان دەنووسیت ئەڵێەوە فاروقی مەلا مستەفا کاک فاروق بڕۆم بزان شکایەتی لە ڕۆژنامە نووس کردیە سەر ئەوەی داوای پارەیان لێ کردیە بە زۆرم لێ خۆ کابرا من بە ویژدان بڵێم یارمەتی زۆر کەسیدایە بەخۆشتان دەزانن بەڵام تۆ بە ئیجباری بچی لێی وەربگری بڵێ ئەگەر راپۆرت لەسەر دەکەم ئەوە شتێکی قێزەوە نا کچە قیەم و ئەخلاق بهێڵنەوە لۆ میدیای ناکرێت کاکە هەرچی ڕۆژنامە نووس بوو ئەمە بێن دیفاعی لێ بکەین ئازادی دەیان کەسمان کردە گەیڤارە هاتە دەرێ بووە ئەوە تەسلیمی پارتی وێچێتی بۆوە بێسیفەت بوو ئامادە نەبوون یەکێکیان سوپاسی ئەو خەڵکە بکەن کە بەلێ شاو دواترینیان بە ئەمە گلەیەک لە زیندانیانی بادینانیش بکەین لێرە ئەو هەموو هەرایەمان لە زیندانیانی بادینان کامیان هاتنە دەرێ سوپاسی خەڵکی کوردستانیان کرد سوپاسی ئەو هەموو ئەویان کرد جێگای گلەیین یعنی هەمووی خۆی لێبوویتە گیڤارایەک لە کاتێکدا ڕاستە نمونەیەشی جوانیان پیشاندا بەس ئەگەر خەڵک لە پشتیان نەبوونا ئەگەر ئەمەمانان لە ئەوروپا ئەنگۆ لە کوردستان نیان دەتوانی ببنە ئەو دەنگە خۆڕاگر بن کاتیەوەی داهاتیانی خەڵکە کە دەگیرەیە کە خەڵکە قوربانی بێسیفەت نەبی دەیان کەس ئەمە بە 23 ساڵە ئەمن شەو ڕۆژ لە دەیان و هەزاران کەس قوربانیم داوە بە ساڵ بە مانگ دۆسیەم هەڵگرتیە مزاهرە کەتنە ناوداوە دەجن هاتە دەوێ نەشی گوتێ سوپاس ئەوەش قەیدی ناکە کە مەسلەی ئازادی وەس کاکە بەخۆمان لێمان دەدرێت دیفاع ناکەن خەڵکەی زۆر دیفاع لەوەی بکە دیێگە ناوەختی ڕوبەڕووی مەرگ بووینەوە کاکمەکی هەماڵی سوتە ئەو سوپایە ئازادی خوازە لە چێ بوو بە شەرەف لە بۆ من خەڵکە سادە جەماوەرەکە زۆر جوڵەی کرد لە بۆ مەکی ئامێد یەک کەسیان نەوێران ئەو هەموو نخبە ئەدیب و ڕۆشنبیر و نووسەرەی بە تایبەتی خەتیسنی یەکێکیان نەوێران دیفاع لە مەکی ئامێدی بکەن داکۆچی لە ئازادی قسە نییە کردارە ئەمە لەو ئەوروپای ڕوبەڕووی مەرگ دەبینەوە جورئەت ناکەن بەڵام یەکێکیان یەک ڕۆژ دەگیرێ ئەها تۆ بە تۆ سەربەر پاڤلی تۆ سەر بە مەسرووری ئەدی ئەمە چینە چ بووین لەو ئەوروپای لەسەر ئازادی ڕوبەڕووی مەرگ و ماڵسووتان کورە داعش دەیبێت هەر لەو کاتی شێرزاد حەسەن گوتیان ئیسلامیەکان هێڕشی دەکرد برێڕۆ چ خەڵکە خۆی لێ بوو بۆ ئازادی خواست بەس لەناو ئەوروپای وەکو داعش هەوڵی سوستانی ماڵی مەکی درا لە من درا ئەگەر خێزان نەگەشت بەلای کەم هەندیکاپ دەبوو ئەو نخبەی خۆی بێمسەقەفی سیافیەوە لووتیان بەزدا لە کاتێکدا من بیستم لەوانە بەس هینایتە ناو پەرلەمانی سوید کام پەرلەمانتارە شەقەچی لێ درابی مزاهرەمان لەو نەکردیە تەلەفۆنیان لە بۆ من دەکرد بە دوانم گۆدەتم کاچی خۆم من تازیەم نییە بڕۆ مووقف دەربڕە ترسنۆکن میدیاکان تەحەدای ئەو هەموو میدیایی دەکەم جورئەتی هەبی لەسەر سکاڵای ئەمریکا لەسەر لێدانی ئێمە کردبیانە خەبەر زۆر بێ ئەو میدیایەنە هەر منداڵە کەرەستێتەوە ئەنگۆ سەر بەوەینەوە ئەوەنە کاچی خۆم یعنی ئێمە بێزار بووینە خەڵکمان زۆر کردە گیڤارە لەو ئەوروپایە زۆر پێوەماندی بووین چێ دەبڕچ کامە شاعیر و ئەدیبەگە تااقەت هەبوو یەک سەعەت لە وەختی خۆی گۆرانی بێژەک ئەوانە نییە پۆپیلارن لە وەختی خۆی بەس بکوژی نەک ئەوە ڕوبەڕووی شەڕی ئەو چەتە و مافیانە بکە ئەزانی ئەمە لە ناو شەڕ دەکەین لەو ئەوروپایی چۆن تاکە هێزمان ئەنگۆنە بەرحاڵ با بڕۆمە سەر ئەو نوقتەیە بەس قەزدم لەسەدەیە ناکرێت کاچ خۆم ڕۆژنامە نووسەیە لەگەڵ ژنی لە فرۆش تەنسیقی کردیە گوتیتی ئەوەم دەرپێلەوە بینە خوارێ ئیشم پێت خۆ ئەوەی هەندێ من قادر نادربێتە پشتی یعنی بە جددیمە بزنسی بکاتن ئەوەم لەگە دانای وەزیری ئاوەدانەکە قسەم کرد بۆ پێ برە بزانم چی گوت بڕم بزان چ بگە دەرە داوای پارەیان لێ کردی مەلەسان دێ ئەوە نەبوو کاکە بێخلاقیەتان دەشتێ ئێمە بەس فێر بووینە پارتی وێچێتی بڕوا بکە ئەو کۆمەلگایە هەمووی داتەپیە هەمووی داتەپیە هاوڕێیان بینە سەر ئەردۆغان یەکەم شت ڕەوشی ئەردۆغان زۆر خراپە من راپۆرتەکەم دیت با ئیخۆم نییە بۆیە دەڵێم یوسف شەریفە بوو بێژەرێک بوو برم پەیامنێر بوو ببورن پەیامنێر بوو لە جەزیرە بە بیسی تورکی ئەڵێ کەسی نزیکی ئەردۆغانی
ڕۆژنامە نووسێکە کەسی چکە هەموو وەکو پارتی وێچێتی هەرێکە و کۆمەڵێک دەموچاویان هەیە ئەوانە تعبیر لە سیاسەتەکانیان دەکەن ئەڵێ ئەو گوتیتی ئەردۆغان زۆر شۆک دایگرتیتی کە بەس دەیزانی شتەکەیە لە سجن لەگەر ئۆجەلانی دەوڵەتی قوڵ واتە ئەو دەوڵەتەی بڕیار دەدا لە پشتەوە مەسەن لێرە سەرۆکوەزیران هەیە ڕاستە بڕیار دەدا وەکو نێچیرە بەس ئەی بڕیار دەدا هەواڵگریە لە ئەمریکا لە هەموو شوێنەکانیان ماسۆنیەتا یان مەسەلەن بزنسان کەسن لە پشت پەردە دەوڵەت بەڕێوە دەبن کو مەسەن ئیلۆن ماسک هیچ پلەی نییە بەس ئەو بڕیار دەرا مەسەلەن کۆمپانیای ستر گروپ لە هەموو وەزارەتەکان ئەو بڕیار دەرا ئەو حکم دەکاتن ئەوە حکم دەکات مەسرورەوانەی هینایەمودان هەیە لێرە شوێ بەرحەڵ ئەو دەوڵەتە لەگە ئۆجەلان لە تەنسیق بووە 1 ساڵ ئەردۆغان ئاگای لێ نەبووە ئەووا دەڵێ دەرێ ئەو ڕۆژنامە نووسە نزیشتی یوسف شەریف کاکە زۆرتان دەیناسن ڕۆژنامە نووسەکی پڕ لە زانیاریە چەندی ساڵ لە تورکیای بۆ تورکیەکی بازاری هەمویان دەناسی من لە زارێبی دەڵێم بەس ئەمە بەخۆمان دیتمان بەخۆم جێم لە ئەردۆغان گوتی من لە ئەوەیە دەوڵەت باخچەلی خەریکی ئەوەیە گفتوگۆیە بەخۆی ببینن ئەردۆغان قەت حەماسی نییە لە بۆ ئەوەی بە پێچەوانەوە قەیومی بەردەوام پێ دەکاتن تا ئێستاش قەیوم کوردی دەگری بەس لەو 12 ڕۆژەی 18 جار هجومی گەری لای کردیە 18 جار هجومی ئەردۆغان هەموو هەوڵێک دەدا کێشە دروست بکە لە بۆ دەوڵەتی قوڵ ئەو گفتوگۆیە مشکلە دروستکە ڕقەمەکی گرنگیشانی وا بەسیط نییە بەڵام دەوڵەتی قوڵ لەگە ئەمریکا و ئەوروپای تەنسیقی هەیە و پێکەوە ئەو شتیان کردیە و دەوڵەتی قوڵ دەوڵەتەکە لە ناو دەوڵەت یعنی سوقلی زۆری هەیە دەیانی وەکو ئەردۆ ئەوە تۆرکۆت ئۆزال و جەنەڕاڵ شەریف پاشا بوو ئەوانەی لە ناو برد کاکە حتا لەو ماوانەش گوتیان دەوڵەت باخچەلیش تووشی جەڵتەی دڵ بوو ئەگەری مردنی هەیە ئەمە لە سەزاری یوسف شەریفەوە ئەوم کرد ئێستا ئەردۆغان لەمپەرە ئێستا ئەو ڕۆهاتم تازە دیتم هەم داودۆغڵۆ هەم عەلی بابەجان ئەڵێن دەبێ ئەردۆغان هەڵوێستی ڕوون بکە ئەردۆغان عەرقەلەی زۆر لە ئەو پرۆسەی ئاشتی دروست دەکا کە دەوڵەتی قوڵی تورکیا لە پشتیکی ئەمریکا لە پشتیکی ئەوروپا لە پشتی باسمان کە جارەکەت کە چۆن گرنگی پێدەدەن گرنگیان لە میدیا پێدایە پیرۆزباییان کرد ئەردۆغان هاتیە ئێستا لەمپەر لە بەرامبەر هەموو ئەوروپا ئەمریکا لەسەر قەزەی ئاشتی هان دەڵێم لە ناوە خۆی تورکیا جاهەپاکە منافسیتی ئەو کابرا بەخۆی بازەکە ئەڵێ ڕۆژنامەنووسە گوتی کاتێک دەوڵەت باخچەلی لە ناو پەرلەمان نمانجی دەبوو ئەو قسەی کردێ دەرێ ئەردۆغان شۆک دایگرتیە کەسە نزیکی ئەردۆغانیە بۆیە یعنی دەرێ ئەردۆغان دەیەوێت بەردەوامی پێ بدە بە وەزع بەڵام کە وەزعیکە ئەتو دەوڵەتی قوڵ دشتە دەوڵەتی قوڵ واتەوانەی بڕیاردەری پشت پەردەن ئەمریکا دژە ئیسرائیل واسەتە لەو کەیسە زۆر لای گرنگ نییە ئەو ڕۆژ ئاوای لا گرنگە ئەوروپا لەگەر پشتگیری کرد هەمووانە پشتگیریان ئەردۆغان ئەگەر ئەو لەمپەرەی دروستکە لە ناوە خۆی تورکیا هەتا لە ئستفتار 160 خەڵکی تورکیا پێیان باش بووە ئەو قوتابەی ئۆجەلان ئەی باشە بێگومان لە ناوی دەبن وەکو دەیان بەرپرسیتر هاوڕێیان لە ناوی دەبن ئەوە من و ئەوە ئێوە ئەردۆغان بەردەوام بی لە پێش پرۆسەی ئاشتیان دوو حاڵەتە یان شەڕ دەست پێ دەکاتن کە دەوڵەتی یعنی فاشەتی تورک ئەوانەی کە دژی کوردن دەوڵەت باخچەلی ئەوانە هاتین لەبەرەوەی دەزانن زەرەر لە میوە بگەڕێتەوە لەیان قازانتە ئێستا ئەردۆغان بیر لەوە ناکاتەوە بۆی دەبیان بە شەڕدن هەموو جارش ئەردۆغان هەتە حکم ئەوانە پشتگیریان کردیە ئێستا لە ناوە خۆیان بە ئاشکرا دیارە شەڕێکی گەورە لە پشت پەردە هەیە بەو دەرەجەی ئەو ڕۆژنامەنووسە قسەکانی فرەدایتە ناو میدیا و ئەردۆغان بەردەوامە لە قەیوماتە ئەوانەی کورد کە بە پارێزگار و بەلەدیە و ئەوانە دەرچوونە دەریان دەکات شەڕی بەردەوام دەکات قسەی هەڕەشە دەکاتن هەموو ئەو شتانە ئەوەیە بەو ئاراسەیە دەڕوا ئەو پارتەی داد و گەشە پێدان لەگەر تورکیا لە ناوە خۆی تووشی کێشەی زۆر گەورە دەبی لەگەر هاوپەیمانەکەی لەگەر ئەو دەوڵەتەی کە لە پشتەوە دەوڵەتی تورکیا بەڕێوە دەبا خۆی وەریسی دەوڵەتی نوێی تورکیا دەوڵەتی نوێ هاتە دوای عوسمانیەکان بۆیە ئەگەری زۆر هەیە هیچ بە دووری مەزار ڕۆژێک هەر بسن بڵێن ئەردۆغان سەکتەی قەلبی کرد بڕوان پێ بکەن یعنی وەکو لە پارتی دەبین دەیان کەس کوژا سەکتەی کرد جەڵتە ئەوە بوو ئەردۆغان ژوایە ئەگەر وا بەردەوام بی ینی ئێستا گەیشتە وەکو گوتم
هەم جاپە گوتی ئەردۆغان ڕێگری دەکات، هەم عەلی بابەجان ئەو حزبەکی دروست کردی لەگە خۆی بوو وەزیری اقتصادەکەی، هەم ئەحمەد داودۆغڵۆ، هەم ئەمریکا و دەوڵەت باخچەری هەموو لێی نیگەرانن. بۆیە ئەردۆغان ئایا دەرەقەت دێ، ئایا شەر دەست پێ دەکاتەوە؟ ئەمن پێم وایە قورسە، شەو شەڕە دەست پێ ناکرێت، چکو مخەتەتێکی گەورەی دەولی لە پشتە و هەموو تورکیاش لەگەڵ تاکە دەلایەن ئەردۆغانە. بۆیە بە دووری مەزان بەیانیەک هەڵبستانەوە ئەوە بی. خاڵە چی کۆتاییت کە هاوڕێیان خاڵش کە ئەرێەوەمان لەبیر چوو هاوڕێیان مەلا مەزهەر و مەلا مەسعود ئەو ماوەی زۆر بە گەرمی هاتنە پشت ئاڤە، ئەوانە پێکەوە وەخت خۆی پارتی تەمویلی دەکرد، نەزانم زۆریشیان پێ ناخۆشە، بەس ڕاستی وایە کاکە مەلا مەزهەر وەخت خۆی پارتی تەلەڤیزیۆن شرۆت کردووە لەگەڵ مەلا مەسعودی، ئەو جارەش یەکسەر لە سەیەک گوشەی زۆر بەجواب هاتن، دنیایان خراکرد وەکو دەیان مەلایەت کە بەرت ماڕدان. یعنی کە دەڵێم مەبەست بەو گەمەی پارتی پێی کردن، ئەو هەموو ئەوەی هینا لە سەیەک وشەی دژی چ بوو ململانەی نێچیر و مەسڕۆ ڕائیدەن ئەوە مەوزوعی نانەکەی لەبیر کرد. هەموو ئەو مەلایانەی بە ئیجباری بەشەشیان بە ئیجباری بووە، بەڵام ئەوانە هەموو وەخت خۆی پارتی تەمویلی دەکردن، تەلەڤیزیۆنە شیرۆدانابوو نەسیمەتش هەموو ئەو دەزان. هاوڕێیان دوای شت جۆلانی بابێنە سەر جۆلانی لە هەموو گرنگترا دوێنێ دیتان تەقیەوە. ئەمە پێشتر چەند جار گوتمان جۆلانی ئایندەی نییە، ڕۆژ ئەوە ئایندەی هەیە. ئێستا ئەوە دوو مانگۆ هەندێک تێپەڕی چێ ڕاستی کرد هاوڕێیان؟ ئەو هەموو محەللەی هاتبوون لە باڵی نێچیری، لە ڕووداو، لە کوردستان 20 سال، لە لۆگۆکانی پاراستن لە سوسیال میدیا لە ڕۆژ ئاوازئی خراپە دنیان ئەوە کرد، جۆلانی هات ئەوەی کرد تەسکێ کرا لە ئیسلامیەکان دەورێکی زۆر خراپیان دی لە ئەوەی ڕۆژ ئاوا و لەو ختابەی ئۆجەلان. ئەرێ بەجددی یعنی قەندیل چەشیدانە گەورەترین زەربەشی لە تورکیادەکە بە هەموو دنیاگۆ بابا مەواز دەچەک دەمین بە مەناڵێن تیرۆر ئەو لە قەبەی لە تەقریبەن نەکۆڵە خۆی کردەوە تا ئێستاکە فەرمووە ئەمە ئامادەی ئاشتینە لە ڕۆژ ئاوا کورە ناو قەدی خەڵکیان پساند کە ئەهار جۆلانی دەگاتەوە تورکیا هجووم دەکەوا بوو تویژدانتان لە باشتان نەبیرە چێ بوو گوتی ئایندە هەر لە ڕۆژ ئاوایە چێ بوو گوتی ڕۆژ ئاوا ناکەوی بەڵام جۆلانی هیچ ئایندەی نییە چێ بوو گوتی مستحیلە ئیسرائیل قبوڵی ئەو ئەزمونە بکاتن هەمان شەڕی لیبیای لۆ دروست دەکاتن هەمان ئەزمونی شەڕی شیعە و سوننەش دروست دەکرێتن لە مەعبەنی ئەو چێ بوو دەیان لەو شتانەمان گوت کە حتا ئەو دروشمەی کە ئەردۆغانیش وتمان ئێرانی ئەمڕۆ تورکیای سبەینەیە هەموو محەلیلانە سڵدی ئێمەمانان پێچەوانە ڕایان وا پیشان دەدا کە ئینەما جۆلانی تەواو حکوومەتی سووریا تەشکیل دەکات کورد دەستکەوتی دەدۆڕێنی پشتی بە ئەو ڕۆژ ئاوال یەک بستی پاشەکشە نەکردێ تا ئێستا یەک بست بە پێچوانەوە بەردەوام چەک دەدرێ بەردەوە تورکیا نەیتوانی هیچ شتێک بکە بەڵام جۆلانی دەیان سەر ئێشەی لۆ دروست بووە دەیان سەر دوێنێ دیتان کوی تەقیەوە لەگە عەلەویەکان بەنمونە خەتی ئێران هاتە پێش عێراق هاتە پێش لێی لە ناوە خۆی مەشاکلی گەلەگەلەگەلک زۆرە هیچ ئابلۆقەی لەسەر نەژیرە ترافی دەولی پێ نەکرایە جۆلانی وەزعی زۆر خراپە هاوڕیان هەوڵەش تیرۆر هەبوو تورکیا قوتاری کرد کەمە گوتمان تیرۆر دەکرێت و ئێمە و ئێوە ئەو جۆلانیە زوویان درەنگ شەوەکە رەسین ئەڵێن کوژە لەبەر ئەوەی حتا لە ناوە خۆی مەسەلەن باڵ هەیە 14-15 لایەنە هەیە دژی ئیسرائیلە ئێکاگە ئیسرائیل زۆر بە ئەنتەری هاتی ئەڵێ کەس نابی دەست لە دروست بدا ئەوانە هاوپەیمانی ئێمەن و ئەوی ئەزەتی کوردیش بدا ئەمە قبوڵمان نییە هەر نەتەنیاهوەی گوت کاکە وەزیری خارجیە دەیان زار باسی کردیە ئەوانە نەک لە بە چاوی گەشی کوردە وەکو خەڵکێک تێبگاتن نەبراکەم هیچ دەوڵەتێک لە قۆناغی مارکسی لینینیش کە ئەمە ئەو دەمی لە هەشتاکان ئەو باوەڕم بەڕاوکە هەمووی مەساڵحی دەولی بووە لە دەوڵەتە ئیسلامیەکان لە دەوڵەتە سۆسیال دیموکراتەکان لە ئەوروپای بەناو مۆدرن هەموو یەک شتە مەساڵحە مەساڵحیان نەگەرت بگونجێ دەتبەنە ئاسمان نەتگونجێ وەڵا وەچی غەزەل لێ دەکەن وەچی غەزەل لێ دەکەن کەسیش ئیدانە ناکە بۆیە مەوزوع هیچەوە نییە بەڵام بۆ کورد
وایە یعنی تخۆ ناتوانانی بڵێ وەڵایی ئیسرائیل مادام ئەو شتانەی لە غەزە کردی ئەمە دەبی درژی بین کورلۆ درژی بین ئەمە 80 ساڵ زوڵممان لەلایەن چهار دەوڵەتی ئیسلامی لۆگۆی ئیسلامی بە دەستوری ئیسلامی لێکرا کام حزبولانی ئیسلامی هات ڕۆژێک لە ڕۆژان استیفادەیەکی گەورەی لە بۆ کورد بوو دیفاعی لە کێشەی کورد کرد جگە لە قەزافی بەجددیمە لە ناو هەموو تاریخی بەشەریەت بەس قەزافی لەگە فەرەنسای تا ئێستا سادق بوونە ئەو دوو وڵاتە لە سەردەمی میتەرانەوە دۆستی کورد بوونە بۆیە کورد حەقەچی ڕەوای خۆیتی بە ئاشکرا ئیسرائیل یارمەتی دەدا قازانجی هاوبەش دەبیتن ئەوە دەبی هاوڕێیان ئێمە گوتمان جۆلانی ناتوانی دڵی هەر چاردە لا ڕابگری ناتوانی نا ئەوە بەس لە ناوە خۆی هەیە دەوێت جیهاد دەکەم دژە ئیسرائیل داعشە هەتا ئەزام دوێنش بەشێک لە داعشەکانی لەگەر بچکو تا ئێستا زانم جۆلانی دژی داعش شەڕ ناکە تا ئێستا لەبەر ئەوی جەماوەریان هاوبەشە جەماوەری وان هاوبەشە جۆلانی قائیدە و نەسرا هەمان قائیدەی ئەوە بوو ئوسامە بن لادن لەو ڕێڕەوەی داعشیش لەوی قسە کتونترا جەماوەریان تا ئێستا هجومی سەیەک ناکەن بۆ زانیاریتان و باڵەشی زۆری لە جەماعەتی جۆلانی لەگەڵ ئەوان بچن غەزا بچن جیهاد بکەن قودس بکەن بە بەنمونە جۆلانی حەزی لەو شێوەیە نییە حەزی لەو شێوەیە نییە بۆیە ئەگەر بە دووری مەزان هەتا ئیسلامیەکان ناوخۆیان لە ناوی بنچکە ئەو مراوەغەتی زۆر لەگە ئیسرائیل دەکا هەموو هەوڵێک دەدا ئیسرائیل و ئەمریکا بەس تەسکەی بکەن هاوڕێیان ناکردیە ئیسرائیل بە ڕۆژی یەکەمەوە ئەم پێم گوتن وەزعی خراپ دەبیل و کابرا بە ئاشکرا وەزیری خارجیە وتی کاچ خۆم ئەوە گورگە لە پیستی مەڕ ئەمە سقەی پێ ناکەن ئەو ئەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەست ئیسرائیلە ئەمریکا متابعی ئیسرائیلە نەک ئیسرائیل متابعیە تۆ ئەو دژمنە ڕقەمیەکەت هەبی کودستە پێش هیچ ئەوان حەماسیان باس ماکرد حەماسیان والێ کرد حزبوڵایان والێ کرد لێ دەگەڕێن تەحریری شامەکی بەهێز دروست بی حتى تركيا قبول نییە سووریاکی بەهێز دروست بێ قسانەمان زۆر کرد بۆیە مەشاکلی لۆ دروست دەکەن ئێستا ئەو مشکلانە چییە مەسەڵەن تورکیا قایل دەکات محەممەد جۆلانی لەگەڵ کورد بێلایەن دەبی کەسکاکە ئێران لێی ناگەڕێ ئێران دەرپەڕێندرایە سووریا عێراق دەمدەگەی ئیسرائیل ئەوە هەموو ئەوانە دژمنیتی ئەو هەموو تەوازنی پێ ناگیرێ دووەرەوە دوێ لەو لایەکە جۆلانی لە ماوەی ئەو دوو سێ مانگەی هاتە سەر چی کرد اعترافی بە هیچ نەتەوەیەک نەکرد وەکو حافز ئەسەد و کوڕەکەی هەمان عەقلی شۆڤینی بەس درێژەی پێدا هیچ دیموکراتە چیوای پیشان نەدا دەیان قەسابخانە و تاوانی بەرامبەر گەلی سووریا کرد کە گەلی سووریا هەزمی ئەوە ناکاتن کچ مەسەلەن بە زۆرم لێ لەگەڵی ئەو حڕێت ئەمە لە سووریا ژیانە 56 ساڵە مۆدرنەتەکی گەورە لە ناویاندا هەیە جۆلانی ئەوەی کرد ئەمان بەخۆی قائیدی بەڕ و بەحر بوو هیچ نەدەستوری کرد نا حقوق احترافی بە حقوقی دروست کرد نا وا مامەڵەیەکی خراپیان لەگە عەلەویەکان کرد ڕاستە عەلەویەکان پژیوە بەس کاکە نەوە نەبوو دەستی بە سەریدا بینی هەمان ئەزموونی عێراقیان کرد کە شیعە هات بەناو سوننەکەت ئێوە بوو ئەو هەموو ماڵوێرانیە تووشی عێراق بوو ئەویش هەمان شتی کرد کاچ خۆم ئەوجە لە هەمووانە قێزەوەنتر ئەویش وەکو حافز ئەسەد و بەشار ئەسەد هات براکان دوو برای هەبوو بە هەموو بکردەوە زیر و مەزیر لەوان خراپتر بەس سەعاتەکەی دەستی باینەوە 10,000 دۆلاریە بە قوربان ملەتی سووریاش لە برسان دەمری هەر ڕۆژێ قات و ڕیباتەک و جلکە و جەنتەڵمانانی ئەوە دەکاتن یەک ئەزموونی زۆر خراپی پیشاندا هیچ پێقناع نەکرایە نەناوە خۆی نە دەرەوە نا سووریا ئینقاز کرد لەو ئەزمەی گەورەی تێدا بۆیە زوو درەنگ جۆلانیش هەوڵەکە بوو بۆ تیرۆری تورکیا فریای کەوت لە ناوە خۆی کۆنتترۆلی پێ ناکرێت مەساڵحی ئەو هەموو دەوڵەتی هەر بەڕاستی زۆر قورسە قبول ناکرێت عەقڵی جۆلانی وەکو عەقڵێکی ئیسلامی توندڕە و کە لێی پەردەوە زۆر هەوڵ دەدا وەکو میانڕەوەک خۆی نیشان بدە بەس کاکە غەرب و ئەوروپا و ئەو هەموو دەوڵەتە قبول ناکەن خاستەن دەزان دوێنێ چی کرد ئەو هەموو کۆمەڵ کوژیە کە تاوانی جەنگە کە جینۆسایدی شەد هەم تاوانی جەنگ هەم جینۆچکو هەرچی عەلەویە دایانگرن دەیکوژن لە کۆڵانەکان خەڵک دەبینی بەس لە بێنای ئەوە عەلەویە شیعەیە بەنمونە دەیکوژن ئێکاکەەوە جینۆساید حسابە جینۆساید ئەوەیە لەسەر ئەگەر لەگەر 5 کەسیش بکرێ لەبەر ئەوەی کە جینۆساید ئەمە مانان ئیشمانەوە کردێت جینۆساید ئەوە نیە لە دەبی 100,000 کەس بکوژێ
زاری وا جینۆساید بە 20 کەسی دەکرێت لە بۆسنای گۆڕەشی بە کۆمەڵ هەبوو ژن و منداڵ و پیر و گەورە و بەس لەسەر ئەوەی مەسەڵەن خەڵکی بۆسنای بوون کۆمەڵ کوشکرابن ئەوە بۆ بەڵگەیەکێک لاکەرەوە ئەتوو ئەگەر بە بەرنامە شەعبەک لە ناو بی کورە خەڵک نەزۆ بکەیەوە بە جینۆساید حسابە بەرحاڵ بە نەچین ناو تاریخە ئێستا ئەوان دوێنێ 8 کۆمەڵ کوژیان کردیە تەنیا هەرچی شیعەیان گرتی هەرچی عەلەویان گرتیە گولە بارانیان ئەوە هەموو لەسەری بەڵگەیە بڕوا بکەن هەمووی وەکو تاوان لە بەرامبەر جۆلانی و حرەکەکەی بەکاردەهێنرێ دوو ئەو غەرب و ئەوانە هەموو لێی چوونە پێش بەڵکم گۆڕانکاریەک بکەی بەس کاکە هەمان عەقڵیەتە هەمان عەقڵیەتی داعش بوو دوێنەیتانی وەکو دەوڵەت مامەڵە بکاتن وەکو دەوڵەت مامەڵە بیانگرە تەمەڕودیان لێت نەکردیە بیانگرە بیان دە دادگا نەک لە سەجادە ئەوە بیگری 50 و 20 بکوژی ئەوە مەلەفی جۆلانی گەلە قورستر کرد و نیشانیدا ئەو قسەی ئیسرائیل کە گوتیان گورگە لە پیستی مەڕ خۆی نمایش دەکات ئەخر بە ڕەفتارە ئەمە زۆر کەسەیە دەبینی لێرە ئەڵێ داعش ئیسلام نەبوو بەس ئەخلاقی خۆی لە چوارچێوەی داعشە ئەڵێ پارتی وایە بە خۆی پارتیە لەبەرەوەی ئەخلاقی پارتی هەیە لە سیفەتی سیاسی لە سیفەتی کۆمەڵایەتی بۆیە ئینتیمابوون گرنگرە گرنگ هاوڕێیان مە ئەو قسانەی کردمان پێچەوانەی هەموو ئەو ڕاوێژکارە بەڵایانەی کە من بۆیەش هاتم ئەوە لە بڕوا بکەنە سەر ئاستی لەبەر خاتری ئەو برادەرە بوو کە یەک دوو برادەر هەن خەبەرم دەدەن وتیان بڕۆ بە بیر ئەوانە بینەوە هاوڕێیان ئەوی ئەو سەرکردانە بەشەچی بەلا ڕێدە بە ئەو محلیلە سیاسی سەقەتانە هەن بیرتانە چیان دەگۆ لە ڕوودا و لە کوردستان بیسار و لەو خەتە ئیسلامیەکان و ئەوانەیە تەلەڤیزیۆنەکان وایان پیشاندا جۆلانی دەستە تۆپ کورد دەستە خوارێ بالعەکسیان قسەکە دەرچوو هەموو تەقدیراتیان سەقەتە ئەوانە بەشەشکەن نەکارە ساتی ئەو نیشتیمانە یعنی نابیجێ لە خەڵکێک ڕابژیرێ تحقیق بکەن بابن تحقیقکەن بڕۆن لێ دوانی ئەوانە لێک دەنەوە ئەوەندەیان گوت جۆلانی وا دەبی کورد خراپ دەبی وا دەبی بڕۆ بابە تحقیقی لێ بکە برێ کاچ خۆم ئەتوو هەتا کەنجنی ئەمە پارەی ئەو میلەتە دەرخوارد بدەین ئەتوو شەمو تەحلیلت 100% سەقەت دەربچیتن لەسەر ڕۆژئاوا هەروە بوو لەسەر ئۆزەلان هەروە بوو لەسەر عێراق کورە بارەگای بارزانی و چادەوروەری هەموو ڕۆژە عێراق دەڕوخێ ئەرێ چێ ڕوخە بەجدێت و معاشت پێ نادرێ عراقیش لە چ وەزعەکدایە ڕۆژ بە ڕۆژ عراق دەستە پێش ئەتو شەروە هەر دەرێ دەڕوخێ وەزعی خراپە ئەها ڕوخان ئەها لێیاندرا لە ئێراندرا ئیبراهیم هیچ شتانە ڕووی نەدا ئەنگۆ تەقدیراتان سەقەتە بۆی ئەو ڕاوێژکارانە بڕۆ مەسعود بارزانی بڕۆ پاڤل تاڵەبان من دەزانم هەردووکتان فشەتان ئەوە لە بەڕە بەداخەوە خەبەرات دەبا ئەو دەنگڵن لە هەولێرێ ئەو یانەی هەولێرێ مەسرور تەفرت ناکرد بە زاخۆ دهۆک احتیمام پێدەدا ئێستا لە ناوە خۆشیان تەکدری بەربوون یانەی هەولێریان کوشت ئەو یانەیە لە فترەی بەعسەوە هەولێر دەرەجە یەک بوو شەڕی پشتیوان و ئومێد سادقیش کە پشتیوان و ئومێد خۆشناویش کە تەناوێ بارزان قەسابان یانەکەیان تەفرت ناکرد بارحال قسەی کۆتاییمان ئەوەیە من دەزانم مەسعود و مەسرور و قوباد و پاڤل جێ لە ڕاوێژکار ناگرن بەس کاچکم هەر یەکە 50 ڕاوێژکاری هەیە بەس پێم بڵێ ئەو هەموو محەلە سیاسی لە ڕووداو هەیە ئەو هەموو محەلە سیاسی لە کوردستان بیسار و ئاوا هەیە بەس بزانن ئەو تەقدیراتانەیان لەسەر ڕۆژ ئاوا چەندە سەقەت دەرچوو لەسەر ئۆزەلان دەست پێشخەریەکەی چەندە سەقەت دەرچوو یعنی هەر بەجددی بە خۆشیان شەرم لە خۆیان ناکەن تحلیلاتیان هەموو سەقەت دەرەچی دێن دەرخواردی ئەو میلەتەی دەدەن هاوڕێیان هەرویستم ئەو چەند سەرنجەی خۆم بدەم زۆر بەڕاشکاوی ئێمە ئەوە هەر یەک لە ئەمە قسانەمان لەسەر دەبتە تاپۆ و ئەمە تحەدا دەکەم لەسەر ڕووداوەکانی سووریا 8 مانگ زیاترە تاکیدمان کردیتەوە ڕۆژ ئاوا ئایندەیە سووریا دابەش دەکرێت دەبتە دەوڵەتی فیدرالی کورد لەوێن دەر ئەو ڕێڕەوی داودە هەمووتان لە بیرتانە ئەمن زوو باسم کرد گوتم ئەو ڕێڕەوە داودیە پشتی ئەوەی قەتەر و تورکیا و عێراق دەشێنیتن ئیسرائیلیش دەوڵەتی ڕەقەمیەکە ئەنیێت پێت خۆش بی ناخۆش بی بەرەی ئێران دەدۆڕێ بەرەی تورکیا دەدۆڕێ وتشمان بیرتانە وتمان تورکیای ئێرانی ئەمڕۆ تورکیای سبەیە وتمان جۆلانی ئایندەی نییە دەیان لەو شتا هەموو قسەکانی ئێمە ڕاست دەرچوو دەزانین لەو هاوڕێیان لەبەر ئەوەی هەموو ئەو هاوڕێیانی لەگەڵ ئێمە پێکەوە ئیش دەکەین زانیاری دەدەن بە سەدقەوە دەدەن ئەوانیت کە نییە بەس دەیانوێت مەسەلەن دەچنە سەر ڕوودا و بە زەوقی نێچیروان باسەکەن
دەستنا کوردستان بیسار بە زەوقی پارتی مەسعود بارزانی باسەکەن درویان لەگە دەکەن چیە دووفرسیان لێ سەرۆک ئەتوای وەزع دوایە ئەوە وای هەمووش فێڵ دەکرێت لەو میلەتەی بەهەرحاڵ قسەی کۆتاییشمان ئەوەی هاوڕێیان دەبی پێدا بگرینە سەر ئەو هەموو باجە زۆرەی ستێرگروپی مەسرور بارزانی کە میلەتی یعنی بوویتە شەریک لەگەڵ جیرفانی هەموو میلەت چەندت پارە هەبی دەبی نیوەی لۆ ستێرگروپی نیوەی لە بۆ ئارین مەسرور بارزانی بی ئەو هەولێرەیان وێران کرد کە ئەوە کۆتاییانە لە من وەگرە لەو لەبەرەوەی دەزانی هەموو داهاتەکانیان لێ وەردەگیرێتن نەوتیان وەرگیراوە گومرگەکان ئیتر دێن پارەی خڕ دەکەنەوە بەس ئەوە کۆتاییان شەوە شات